إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. سلامي خواهي قورتان ليبي ميواناني مالي خواه. السلام عليكم ورحمة الله وبركاته. داوەکانی لە پەروەردگار بۆ خاتری ناوجوانەکانی بۆ خاتری اسمی عەظەمی خۆی ژیانمان لەم کات و ساتەدا چاکتر بکا بۆ هەموو لایەکمان ئینشاءالله. ئازیزان و خۆشەویستان لە وتاری ئەمڕۆدا خۆتان نەزانن بارودۆخی هەموو لایەکمان وەزعێک تێک چووە، ئینسان هەر قسەیەک بکا لەوەیە بە بارێکی ترا بچێت، بەڵام ئێمە هەندێک قسە ئەکەین بۆ مەسلحەتی هەموو لایەکمان. ئازیزان و خۆشەویستان، بۆ مەسلحەتی ئەوەی جەرگی دایکێکی تر زیاتر نەستوێ، ماڵێکی یەکێکتر نەڕمێ، خوانەکە شتێکی خراپتر نەبێ. یەکەمیانەوەیە ئازیزان و خۆشەویستان بۆمان دەرکەوێ ئێمە هەرچی کاتێ تەواوەتی تەسلیمی خوا و پێغەمبەر بووین لە دنیادا ناخۆشی کەم دێتە ڕێگامان، و ئەگەر بێتش شتێ ناکەین کە خوا پێی ناخۆش بێ و شتێکش ناکەین کە پێغەمبەرەکەی پێی ناخۆش بێ. چونکە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام دوو شت هەیە لە پاشی خۆم جێی ئێلم، ئەگە دەستان پێوە گرت ئەوە گومڕا نابن، سەر لێ شێواو نابن. واتە ئەگەر دەستان پێوە گرت خوانەکە ژیانتان بەختەوەر ئەبێ، هەمومان ئەبێ ئەم دوانە کتاب الله و سنەتی، قورئانی پیرۆز، سنەتی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم. دووەمیانەوەی ئازیزان و خۆشەویستان ئەبێ هەمومان تاک بە تاکمان لە مامۆستای ئاینیوە ئەتا ڕیشسبیەکان لەم بارودۆخەدا هەمومان ئەبێ هەست بە مەسئولیات بکەین، قسەی خێرت پێ بیگەێنە بۆ ئەوەی وەزعەکە نەگەیەتە ئەوەی خوانەکە دوای ئەوەی سێرەکەی خراپتر و خراپتر بڕوا بەلایەک و عاقارێک دوای ئاگرەکە هەموو لایەکمان بگرێتەوە. چونکە ئێمە هەمومان کەسی یەکین، خزمی یەکین، هەمومان ئەگە خزمش نەبین ناسیاری یەکترین. خوانەکە کەسێ لەم شارە دەمرێ سێرەکەی هەمووی دەکەوێتە شوێنی، ئەوە ناخوێنینەوە. بۆیە هەمان کاتش ئەبێ هەمومان نەیلین بە یەکەوە، بە تایبەتی مامۆستایانی ئاینی و بە تایبەتی ئەو خەڵکە ڕیسپیانەوە تا خوارەوە و حیزبەکان و هەمووی کە دەچێت بۆ ئەوەی خوێنی ئەو گەنجە لاوانە دڵسۆزە دڵگەرمانە نەڕشێ. بە تاکید ئەوانش نیەتیان خەیرە، هەموو لایەک نیەتی خەیرە، بەڵام لەوەیە بەعدەجار دەستێک شتێک لەیلا لەولا بێت بۆ ئەوەی شتەکان خراپتر و بە عاقارێکی تردا بچێ و ڕۆڵەی من یان تۆ یان کەسێک خوا دووریکە لە هەموو لایەکمان و زیاترش نەبێ کە بستوێ. ئازیزان و خۆشەویستان، یەکەم قسەمانەوەی ڕووەکەینە حکومەت، چونکە حکومەت باوکی ملەتە. ئەم فەوزایە، ئەمە ڕوئەدا حکومەت بەرپرسیارە بە دەرەجەی یەکەم. ئەبێ خۆی پیلا بۆ بەرنامەی هەبێ بۆ ئەوەی وەزعەکە لەمە خراپتر نەبێ، ئەبێ خۆی بێتە هانای خەڵکەوە، چونکە یەکێ لەوانەی کەوا ئەوان وعدیان داوە بە خەڵک و بەڵێنیان داوە، ئەبێ خاوەنی وعد بن، ئەبێ خاوەنی بەڵێن بن، ئەم دوانەی تایە، و ئەبێش وریا بن ئەو وعد و پەیمانەدایە لەگەڵ ئیمانە بگونجێ و لەگەڵ ئەوەی خوای گەورە و پێغەمبەری خوادا ئەڵێت بگونجێ، کە وعد و بەڵێنیاندا ژیانی خەڵک چاکترکەن، باشترکەن، ژیانێکی ئاسوودە. زۆرمان بیست منەوانە دووبارە ناکەمەوە، بەڵام لە واقعی ئەرزا ئەبینین شتێکی تر ئەوە نییە، هەمومان دەیبینین شتێکی ترە. بۆیە ئەبێ ئەو وعد و بەڵێنانەی کە دایان بە هەموو لایەکمان ئەبێ خاوەنی وعدی خۆیان بن، ئەبێ خاوەنی بەڵێنی خۆیان بن. ئەگەر ناتوانن ئەو وعدانە بەنەسەر، ناتوانن ئەو بەڵێنانە بەنەسەر، بڵێن پێمان ناکرێ، بڵێن نە ئەوەمانەیە و زیاتر شەفاف بن بۆ خەڵک، ڕاستیەکەی بڵێن، ڕاستیەکە بخەنە بەردەم خەڵک. ئەوە ڕاستیەکەیەتی خەڵکین، ئەو کاتە خەڵکش بڕوا دەکا. ئەبێ متمانەی خۆیان دوو بارە و سێ بارە بگێڕنەوە بەلای خەڵک، خەڵک متمانەی پێیان نەماوە. ئەمە قسەی دڵی هەمووتانە، کەس متمانەی پێ نەماوە، چونکە ئەوە نە بەڵێنیاندا،
ئەوە نەیانوت ئەحدیاندا نەچووە سەر بۆیە ئێستا خەڵک وای لاتووە بەڵێنی وعدیان خەڵک بڕوای پێ ناکا زۆر. خوای پەروەردگارە فەرمێ یا ئەیوە الەذینە ئامەنوا ئەوفوا بالعقود یانە فەرمێ خوای گیان جەلە جەلالوه لە ئایەتێکی تردا دەفەرمێ پەروەردگار باسی وأوفوا بالعهد إن العهد كان مسؤولا كاتێ تو عهدی هەدەی بەڵێنێک هەدەی ئەم عهد و بەڵێنە ئەوەیە خوای گەورە لای خوا تۆ بەرپرسیاری لێی خۆ لە دیوانی خوا ئیسە من وعدێ بدەم بەیەوە بەرپرسیارم ئەگەر جێبەجێشی نەکەم لای خوا بەرپرسیارم هەمان کات ئێوە و هەمان کات ئەوان بە تایبەتی چونکە وریابن ئینسان ئەبێ یەکێ لەو خاڵانە ئەبێ ئێمە داوامەنێ ئەو وعد و پەیمانە خەڵک چی گەرێک خەڵک گەرێکێتی وعد و پەیمانەکە بارتە سەر خۆتر ئەم خەڵکە ئەبێ چی بێ لەوە زیاتر نەبێ. دووەمیان ئەوەیە پێغەمبەری خوا فەرمێ لا ئیمانە لمن لا ئەمانەتە لەه ئەمجا فەرمێ وەلا دینە لمن لا عەهدە لەه هەر دینی نییە ئەوەی عەهدی نەبێ. خوا پەناماندا پێغەمبەری خوا فەر ئەوەی عەهدی نەبێ هەر دینی نییە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام چونکە عەهد و پەیمان ئەمانە زۆر شتی سەرەکین. خوا نەکا ئیسە من لەگەڵ ئێوەدا بێم یان کەسێک لەگەڵ ئێوەدا بێت قسە بکە هەموو ڕۆژێ قسەکان بکە و بەڵام سێرەکەی لە پاشملە لە شوێنێکی تر لەگەڵ قسەکانی زۆر فەرقی جیاوازە. ئایەتر ئامادەی دوای چەند ساڵی گوێی لێ بگری نەخێر چونکە ئەڵێ ئەم قسانە شەر وەک جارانە ئەبێ وریابین. ئەمە دووەمیان. سێهەمیان شەوەیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ڕەشەیەکی تونتر ئەوانەی کە دەسەڵاتدارن وعد و بەڵێنیان دا و جێبەجێیان نەکرد مافی خەڵکیان نەدا پێغەمبەری خوا فەرمێ ئەوە وریابن بەهەشت لیان حەرام دەبێ چونکە مافی خەڵق قوتی خەڵک ئینسان هەر شتێکی لێبووڕی لەوەی ئیدارە بکا بەڵام قوتی لێبووڕی خۆی و ماڵ و مناڵی زۆر قورسە. ئەمە ئەبێت بزانن ئازاری خەڵک لەکوایە خەڵک چەنێ ها لە چی حاڵەتێکە لەناو خەڵکا بژین لەگەڵ خەڵکا ژیان ئەو کاتە ئەتوانن ئەوان لە دەردی خەڵک تێبگەن. وە گەورەترین گوناح وە گەورەترین تاوان خاڵی دووەممان ڕووەکەمە ئەو برا پێشمەرگانە ئەو برا پۆلیسانە ئەو برا ئاسایشانە من ڕوویان تێ ئەەکەم وریابن ئامان و سەد ئامان قیامەتی خۆت مەدۆڕێنە بۆ 400,000 بۆ 500,000 بۆ ملیۆنێ بۆ ملیۆن نیمێ بۆ بارەکەڵایە بۆ ئافەریمێ مەیکە ئەزانی تو ئەگەر گەنجێک ئەگەر کەسێک بکوژێت تۆ سەبەب و هۆکار بی هەموو دنیا بڕمێنی هەموو دنیام دنیاە چیتایە هەمووی بڕمێنی قەرەبووی ناکاتەوە هەموو ئەم دنیاە بکەیتە خێری قەرەبووی ناکاتەوە. ئەمەنە گەورەیە لە دیوانی خوایە ئەبێ وریابین. گەنجێک جارێ تازە هەڵهاتووە تۆ دەیکوژی یان تەقەی لێ دەکەی بۆ وابین با من شتێ بخەمە یادی ئەو برایانە شتێ بخەمە یادی ئەمە ڕووی داوە لە کاتی حەیات و تاریخ و سیرەی پێغەمبەرانە لە ئەسحاب و یاوەران بە تایبەتی کاتێ فیتنەی ئیمامی عوسمان بوو ئەوە بوو سەحابە بوونە دوو بەشەوە ئەزانی سەحابەکان چیان کرد چەکەکان شانیان لادا ئەو کاتە چەک نەبوو بەڵکو شمشێر بوو شمشێرەکانیان برد لە ماڵ تەسلیمیان کرد لایەندا ئەی چیان گردە دەستەوە داریان هەڵگرت وتیان ئەگەر شەڕژ بوو با بەدا شەرکەین هەر ئەوەیە کە شوێنێک دەشکێ بەس نایکوژین دەخۆزگایە ئەوە بێ ئەمڕۆ ئەو چەکە لادەین باشە ئەو چەکە نەمێنێ باشە چونکە بە چەک هیچ کاتێ نەیتوانێ زۆر جار شتەکانمان بۆ حلکە ئیلا مەعەدا شوێنانێ نەوێ پێویستی پێیەتی بەڵام توخوا گوناح نییە چەکێ من ڕوو بکەم لە کەسێک لە منداڵێک باوکی شەهیدە کە سوکاری ئەنفالە خەڵک کە زبانی کوردە وەک تۆ قەوم و خزم و عەشرەت و بنەماڵەی خۆتە ئەخر ئەمە بەچی سفتێک من غیرەت دەمە خۆم کە تەقە بکەم بەرامبەر ئەمانە ئەخر چی پێ ئەو مناڵە چی ئەزانێ تو خۆت ئەڵێی مناڵە مەدا مناڵە دەی تۆ گەورە بە دەی تۆ برا گەورە بە دەی تۆ باوک بە دەی تۆ دەست بێرە سەریا ئەگە بەردێکشی لێدای بێژە لێی بووبوورە چاوپۆشی لێ بکە نەک تۆ ئەو ئەگەر شتێکی بچووک بەڵام تۆ شتێکی گەورە بەرامبەری بەکاربێنی نەخێر بۆی هەمومان جەرگمان سوتاوە ماڵ نییە ئەنفالی نەبێ ماڵ نییە شەهیدی نەبێ ماڵ نییە هەموو ئەوەکانی تری نەبێ
ئەی بۆ ئێمە لەمە دواش هەستین خۆمان بۆ خۆمان دەست خەینە ناوێک کە خوێن یەکتری بڕێژین. ئەخر لە پێناوی چی؟ ئەغە دەور و پشتەکانمان پێی خۆشە، دەستی دەرەکی ئەیلا ئەولا پێی خۆشە. ئەی بۆ ئێمە وا بکەین، ئەی بۆ ئەلەوا بین کە ئێمە خوانەکە لە دیوانی خوار و ڕەش بین، خوا پەنامان بدا. من ئەوەیە کە ئەو سەحابانە لەو سەمانی فیتنەدا چەکەکانیان لادا. من پێشنیارەکەم لە جاتیەکە چەکتش پێ بوو کە لولەی تفەنگەکەت با گوڵێکی تیا بێت، با گوڵێکی تیا بێ و کاتەی دێت بزانی. چونکە ئازیزانە خۆشەویستان بەخوا نەک مەقەڕێک نەک شوێنێک، بەخوا ئەم کفریە هەمووی ئاگردەی، ئەم کفریە هەمووی، کورام کوردستانە هەمووی، کورام عێراقە هەمووی، کورامە هەم سەر دنیای هەمووی، بەخوا ناگەیەتە قەترەیەک گڵۆپەیەک چەندێکە ئەو گەنجە جوانانە کوژاوە لای خوا، لای دیوانی خوا، ناگاتە گڵۆپەیەکی ئەو قەترەیەکە ئەرشێ، چونکە لای خوا زۆر گەورەیە. بۆیە ئەبێ ئێمە هەمومان بەیەکەوە ڕیسپیەکان هەمووتان ئەمڕۆ لەبەرەوەی ڕیسپی دەوری خۆی هەیە. مامۆستایان ئەوەی حکومەت و دەسەڵات هەمومان ئەگە حکومەتیش نەکرا ئەبێ ئێمە وەک شاری خۆمان نەیلین لەمە زیاتر خوێن بڕێژێ، نەیلین بۆ بێلین ڕۆڵەی ئەوە ئەگە بێلین دانیشین هەمومان زیاتر و زیاتر دەبێ، هەمومان ڕۆڵەکانمان ئەڕوا. نابێ ئێمە وەک ڕیسپی وەک پیاماقولان، نابێ وەک مامۆستایان وەک هەمووی بەیەکەوە، ئەبێ هەمومان هەوڵدەین بۆ ئەوەی ئەمە لەمە زیاتر چەشتانە نەکا. و لە هەمان کاتە حکومەت ئەبێ پلانی هەبێت ئەو گەنجانە چیانەوێ، دە کۆمپانیارێک دانن لەم شارە، دە ئەم شارە دوو کۆمپانیای دانن، دای هاوار کاکە ئەم گەنجانە باکەمێ لە گرفانی خۆیانە ببینن هەندێ پارە، ژیانیان لە بەردەمیانەیە، ژیانیان گەرەک، ئەوان ژیانیانەوێ، ژیانی بەختەوەریانەوێ و گەنجانە هیچیان پێ نییە، درهەمێ دینارێ نییە پێیان. هەتاکەی ئەم گەنجانە وایە لێ هاتووە بۆ ئەی کێ ئەوڕیان لێ بداتەوە لەم گەنجانە، ئەی کێ بیداتەوە، باوکی نییە بیدا پێی، دایکی نییە، ئەی باشە حکومەت نییە بیدا پێ، ئەی کێ بیدا پێی. ئەبێ ئێمە بزانین ئەو گەنجانە چونکە ئاوا تووڕەن ئاوا ئەڕواڵێ بێ بمکوژە سنگە ناتە بەرگولەکەوە، ئەی بۆ وایە، ئەبێ تۆ بگەڕێیتەوە بزان بۆ مۆزعەوای لێ هاتووە. بۆیە من داواکەم بە تایبەتی کفری شارەکانی تر لەوەیە کفری زۆر مەغدورە، نەک یەک جا هەزار جار مەغدورە، منێنێ جار مەغدورە. گەنجەکانمان هەموو ئەستوڕێتەوە بەدەست بەتاڵ، شەو هەتا بەیانی ڕۆژ هەتا ئێوارە. ئەی کاکە گیاندا ئەو کۆمپانیانەوە هانە سروودی ئەم شارن، دەیبا لە سەتا بیسی ئیش بکا لەسەری، ئەی بۆ نایکا، ئەی بۆ خزمی فلان و خزمی فیسان و خزمی فلان، هەتا کەی خزمی فلان و فلان. ئەی ئەو خەڵکە ڕەش و ڕووتە، ئەی ئەو خەڵکە داماوە، ئەو خەڵکە قوڕ بەسەرە. بۆیە ئاوا خراپەی لێکەوێتەوە. ئەبێ ئێمە بزانین ئازیزان و خۆشەویستان، وە پەیامی خۆشەویستیم هەیە بەو گەنجە دڵگەرمانە ئازیزانە خۆشەویستانە، ئەوە یەکەوە ئەم گەنجانە ڕاستە و بزڵبت داوای مافە و مافی خەڵک هەمووی مافی خۆیەتی داوای کە، داوای نان بکە، داوای ئاو بکە، داوای بوجە بکە. بەڵام وریابن گەنجە عزیزەکان، پانتان ئەخلستێنن کۆمەڵێک خەڵک بە دەوروبەرتاندا، وریابن گەنجە دڵگەرمەکان، گەنجە خێر نەدووەکان، گەنجە عزیزەکان، چاوتان ماچەکەین گەنجەکان لەبەرێ ئەو مافا و داوایەکە، بەڵام بە ڕێگایەکی با نەگێتەوە ڕێگای کوشتنی زیاتر بێ، با ئەوە نەبێ و ڕێگاش بدرێ، با حکومەت ڕێگاش بدا خەڵک گرت بێتەوە، بەڵام تونند و دیژیتیانە بێ، بەڵام تەقەیتیانە بێ، بەڵام لەیلاوە مەبتەغاتی حکومەت بۆ نمونە هەمووی خۆمان ئازیزان بەخوای سە تۆ شوێنێکی دایری حکومی بستێنی بەیانی ئەم حکومەتەش نەمێنێ حکومەتێکی تر هات هەر لە پارەی من و تۆ چاکێکەنەوە. ئازیزانە خۆشەویستان، من پێم باشە ئەوەی هەمومان بەیەکەوە بتوانین شتێ بکەین بۆی کە گەنجێک خوانەکە یان چەنای تر خوێنێکی تر نەڕێژی. ئازیزانە خۆشەویستان، بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە حەجەت الوداع کە کاتێ وەفاتەکە پێغەمبەری خوا لە دوای وەفاتی چی مامۆجەیە لێ پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام یا ئەیوە الناس، ئەی خەڵکینە نەیوتە ئیمانداران، یا ئەیوە الناس ئینە دیماءکم وأموالكم وأعراضكم عليكم، واتا فرمووی ئەی خەڵکینە خوێنتان و ماڵتان و شەرەف و ناموستان
حرامە هەمووی لە یەکتری ئەمانە حرامن نابێ کەس دەست بابووی حرامن ئازیزان و خۆشەویستان پێغەمبەرگیانە فەرمیێ وەک ئەمڕۆ ئەو ڕۆژە ڕۆژی عەرەفە بووە فەرموویەتی وەک ئەم مانگە مانگی دوولحیجە بووە فەرموویەتی ئەمە خوایەکیان شاید بە من گەیاندم چونکە ئەم مەسائلانە نابێ مەسەلەی خوێنڕشتن مەسەلەی ماڵ مەسەلەی عێراق ئەمە لە بینی من و تۆدا حرامە خوا حرامی کردە لەسەر خۆی کە زوڵم بکا لە بەندەکانی چی جای ئەمە من و تۆ بەرامبەر بێت ئەبێ لە هەموو شوێنێکدا قسەی چاک بکەین قسەی باش بکەین ئازیزان گلەیە زۆرتان هەیە لە مامۆستای ئاینی بەس ئێوە خۆتان واقعبین بن ئایا ئەم شارە ئەم حکومەتە لە من گوێگرێ ئایا من چیم بەدەستە بۆ نەمکردووە قسەمان کردووە بەڵام ئایا بە قسەمانەکەن ئەکرێ ئەگە خەڵک بە قسەی مەلایە بکردایە مامۆستای ئاینی بکردایە ئاوا بوو وەزعەگەیەم ڕادە وان نییە یەکجاوا نەبن دابەزنە سەر مامۆستای ئاینی چی پێکرێ فەرموو با بکەونە پێش برا منەکەمە پێش یەموتان هەموومان چیمان پێکرێ کێ گوێ لێ ئێمەگرێ ئێمە سێ ڕۆژ بەلە ئیسا ئاگاداریمان داڵێ سێ ڕۆژ دوو ڕۆژ بەلە ئیسا وتمان فریاکەون خەڵکی ترە کوژرێ ئەوە تا ئەمڕۆژ ئێمە پێشیەوەی بینە سەر مینبەر وتمان دووبارە و سێبارە فریاکەون دەستان ماچەکەین با بە دەستی دانە بەدانەتان ماچەکەین دەستی دانە بەدانە هەرچی پۆلیس هەیە ئاسایش هەیە هەرچی چەکدارەیە هەموو مامۆستایانی ئاینی دەستیان ماچەکەین ڕجای خوایان لێکەین کە تەقەنەکەن ڕجایان لێکەین بیکەنە خاتری خوا بیکەنە خاتری ئیتر ئەو ڕەش و ڕوتە تەقەمەکەن داواکەین لە هەموو بارەگاکان داراویان لێکەن ئەگە خەڵکات ڕجان تەقەمەکەن لە خەڵک داوای لێکەین داواکەین لە ئیدارە هەستێ بەکاری خۆی وەلەکەن کوردوێتی بەڵام بە زیاتر و زیاتر هەمومان بەیەکەوە هەموویەتی ئازیزان و خۆشەویستان ئێمە پێشنیارمان کردووە بۆ هەموو حیزبەکان ئازیزان مەڵێن مامۆستای ئاینی هیچیان نەکردووە مبادرەمان کردووە تەزحیە دەین بە گیانی خۆمان لە کاتی داعشا دامانە مەسئولی وایە چەنەها مەسئول لە بەردەم ماڵەکەیەتی حیمایە لە بەردەم ماڵەکەیەتی ناوێرێ قسە بکە بەڵام ئێمە هاتووینەتە سەر مینبەر بە ڕاشکاوانە قسەمان کردووە ئێبێ نابێ ئەوەی موسڵمانش ڕەحم بە ئێمە نەکەن ئێمە هەموو کاتێک قسەمان بووە وتومانە بەڵام بە قسەمان نەکرێت چی بکەین چی بڵێین ئێمە ئێستا مبادرەمان کردووە بۆ هەموو حیزبەکان وتومانە کاکە گیان وەرن هەمووتان مەقەڕەکانتان تەسلیم کەن وەرن کاکە تەسلیمی حکومەت کەن لیژنەیە دروستکەن ناو خۆتان ڕازی بن خەڵکی ئەم شارە با بچێتە ناوی کاکە با خەڵکی ئەم شارە بچێتە ناوی با خەڵکەکە هێور بێتەوە با و گەنجانە هێور بنەوە با بکرێتەوە کاکە گیان با نەبێتەوەی تۆ خۆت بوەسی منش خۆم بوەسم بەرامبەرت ئەمە نەمێنی ئومێدەوارین و هەزار جا ئومێدەوارین ئەم مبادرە ئێمە ئینشاڵڵا سەر بگرێ بۆی زیاتر خوێن نەڕێژێ بۆی زیاتر مناڵ و گەنجی چاوگەش لەمە زیاتر نەڕوا وەڵڵی گونەحبارن ئەوەی کەسێ ئەکوژێ لە دیوانی خوا زۆر گونەحبارە ئەوەی کە تەقاکە ڕجاکەین خوای گەورە ئەم ژیانەمان ئاوێ بکاتە سەریا هێوری کاتەوە بەڵام ئێمە گلەی زۆرمانەیە لە حکومەت مانایەوە نییە کە حکومەت ئەگەری سەبێتە سەرخەت بڵێ کورە خەڵکینە کاکە من پارەکەمەوە نەیە داهاتەکەمەوە نەیە کاکە فەرموو بێن تەوزیعی کەن خەڵک بۆ واکە ئەگەر بڵێ خەڵکی نەبڕۆنەوە بۆ ماڵ دوو مانگی تر کاکە گیان ئەوە فەرموو نەک موچەیە دوو موچەتان پێ دەدەین کاکە گەنجەکان وەرن ئەم ساڵی تازەیە 100 گەنجتان تەعین دەکەین با 5 مانگ لە حەسیرە دەوام کەن 5 مانگی تر بیگۆڕە با 100 تر دەوام کە 5 تر بیگۆڕە با 100 تر دەوام کە ئەی تۆ بۆ ڕێی خەڵکی تر تێری وڵاتەکانی تێ ئیشەکە و گەنجەکەی منشە سوڕێتەوە بەناو کۆڵان و بە کۆڵانە ئەوە دەردەکەیت ئەمە دەردەکەیتی گەنجاوە دەستی بەتاڵ بێ ئاوا خۆی نێمە پیاوە بەتەمەنەکان من و تۆ ئەمە ناکەین بەس گەنج نابێ دەست بەتاڵ بێ گەنج نابێ دەست بەتاڵ بێ گەنج دەست بەتاڵ بێ خراپە ئەبێ ئەمە هەلی کاری بۆ بدۆزینەوە ئیشی بۆ بدۆزینەوە بەڵام ئەمە بەچی یەکری ئەبێ کۆڵ نەدەین ئەگەر ئەمەش تەواو بوو دوای ئەمە کۆڵ نەدەین بۆ ئەوەی کەوا گەنجەکانمان کە ببینین لە خۆیاندا شتێکیانێ و مستەقبەلێکیانێ ئەو کاتە هێور دەبنەوە بەڵام هەر ببینێ چێتەوە بە ماڵ دایکی دینارێکی پێی نییە باوکی دینارێکی پێی نییە بە قەرزە ڕواتە ڕێوە پارەی دەوای پێی نییە ئەم گەنجەش ئاری تێبەرەوێ تەحەموڵ ناکا باوک تەحەموڵەکە دایکەی کا ئێمە تەمەنمان هەیە ئێمە نەدویمان بینیوە جەنابتان لە من گەورەترن هەتا مەوالیدی منش بەڵام ئەم گەنجە چاوگەشانە هاتوونەتە سەر دنیا تەنیانەیان لەوێ نەبینی زیاتر فەرحانیان بینیە ئێستا ئەمە زۆر لایەوان قورسە لە ناو دڵیانە زۆر قورسە
بۆیە بێ ئازیزان و خۆشەویستان خی گەورە ڕحم بە مولایەکمان بکە سەوری ئەو ماڵە بەڕێزانە بداتەوە بۆ خاتر ناوە جوانەکانی یا ڕەبی کوڕەکان لا إله إلا الله